ئەم کاتتان باش. فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی عێراق دەڵێت شەوی ڕابردوو پارتی وەکێتی لەگەڵ لایەنە شیعەکان ڕێککەوتن بەڕگەی گێڕانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی گشتی عێراق لابەرن. فراکسیۆنەکە لە ڕاگەیاندراوێکدا دەڵێت خەڵکی کوردستان دڵنیا دەکەینەوە کۆڵ نادەین و واز لەم بابەتەش ناهێنین تاوکو نەگەینە ئەنجام. گۆڕانکاریەکان لە پرۆژە یاسای بودجە چەند ڕۆژێکە هەم لایەنەکانی هەرێمی کوردستانی دابش کردووە و هەمیش بۆ تا هۆی دواخستنی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاساکە. مستەفا سەنەت ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لە تویتێکدا نووسیوێتی ئەم تویتەم بگەێنن با فەرمانبەرانی هەرێمی کوردستان یەکێتی با پاڵپشتی ئێمە بەڕگەی گەڕانەوەی لە سایادەی پاشەکەوتی موچەی بۆ پرۆژە یاسای بودجە زیاد کرد بەڵام دوێنێ پارتی داوای لابردنی ئەو بڕگەیە کرد. سەنەت دەڵێت ئەم کێشەیە با کێشەی ناوخۆی هەرێمی کوردستان دەزانرێت بۆیە چاوەڕوانیش دەکرێت لایەنە سیاسیەکە بە داواکاریەکەی پارتی ڕازی ببن و بڕگەکە لا ببرێت. لەباری پرسەکە و بە تایبەتی ئەو ڕاگەیاندراوی فراکسیۆنی نەوەی نوێ کە دەڵێت پارتی وەکێتی پێکەوە داوای لابردنی بڕگەکەیان کردووە، کاروان یاروەیس پەرلەمانتاری یەکێتی لە عێراق ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوەتەوە دەڵێت شەوی ڕابردوو یەکێتی هیچ کۆبوونەوەیەکی لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی و هێزە شیعەکاندا نەبووە. ئەو هەواڵانەی باز دەکرێن لەبارەی ئەوەی یەکێتی ڕازی بووە بە لابردنی بڕگەی گێڕانەوەی پاشەکەوتی موچە هەڵبەستراوە. کاروان یاروەیس دەڵێت چون هەوڵماندا و بڕگەکەمان چەسپاند لە ڕەشنووسی بودجەدا ئاواش بەردەوام دەبین تاوکو لە نێو دانیشتنی پەرلەمان پەسەند دەکرێت. لەسەرم پرسا کاروان یاروەیس پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق میوانی زوومە. بەڕێز کاروان سڵاوت لێبێ، سوپاس ئامادەبوونت. ئێوە فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان پەشیمان بوونەتەوە لە گێڕانەوەی پاشەکەوتی موچە؟ ئەمە لە ڕاستیە بەشێک لەو دەعایانەی کە بەداخەوە فراکسیۆنی نەوەی نوێ دەسی داوەتێ. ئێمە ڕێز لە هەوڵی فراکسیۆنی نەوەی نوێ ئەگرین. ئێمە کۆمەڵێک پەرلەمانتار و کۆمەڵێک فراکسیۆن هەوڵماندا کە پاشکەوتی موچە لە پرۆژە یاسای بودجە بچەسپێنین و ئێمە هەوڵی کەس نادیدە ناگرین و ئەو ئوسلوبەی نەوەی نوێمان پێپەسەند نییە کە پێی وابێ هەموو شتەکان ئەو کردوێتی و ئەو بەکاربێنێ بە جۆرێک لە مزایدەی سیاسی کە بەداخەوە دەستیان داوەتێ و هەندێک کەناڵیش کە بەداخەوە کەناڵی NRT کە خۆی بە کەناڵێکی ئەهلیە زانی وەکێک لە دروشمەکانی هاوسەنگی و بێلایەنیە زۆر خراپ ترویج بۆم شتێکە. ئێمە کە ئەڵێن ئێمە چەسپاندومانە کۆمەڵێک بەڵگەی زیندومانێ کە ئەوان ئەڵێن یەکێتی داوای لابردنیەکە هیواداری بەڵگەکانیان بخەنە ڕوو. بەڵگەی یەکەم ئێمە دوو ڕۆژ پێش ئەوەی پرۆژە یاسایی بودجە لە لیژنەی دارایی دەنگی لەسەر بدرێوەک لای بکرێتەوە لای بەڕێز سەرۆکی پەرلەمان بووین. سێ داواکاریمان نەبوو. یەکەم پاشکەوتی موچە، دووەم دابینکردنی بودجەیەک بۆ پارێزگای هەڵەبجە، سێەم زیادکردنی مادەیەک کە گرنتی بدا بۆی کە موچە نەبڕدرێەوە موچە دوانەکەوێ لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەوەی کە پەیوەندی بە موازنەوە هەبوو. ئێمە سێ داواکاریمان نەبوو. دووەم ئێمە لە لیژنەی دارایی نوێنەرمانیە و ئیمزای نوێنەرەکەمان لەسەر راپۆرتی کۆتایی لیژنەی دارایی هەیە و ئیمزای کردووە و ئەسڵەن نەوەی نوێ هەر نوێنەریانە لە لیژنەی دارایی، یعنی بۆی خەڵک لای ڕوون بێ نوێنەری نەوەی نوێنەریان لە لیژنەی دارایی نییە تا ئێستا بێنە موزایدە بکەن. ئێمە هەوڵەکانیان نادیدە ناگرین. ئەوانش لەگەڵ ئێمە لەگەڵ هەندێ پەرلەمانتاری تر فراکسیۆنەکانی تر بەیەکەوە هەوڵماندا ئەم پاشکەوتی موچە لە پرۆژە یاسا بچەسپێنین. بەڵام ئەوەی کە لایەنێک بێ بیکا بەهی خۆی و لەگەڵ ئەوەیشە تەعنی لایەنێکی تر بکاوە دەعای و پڕۆپاگەندە بڵاو کاتەوە ئەمە دوورە لە ڕاستیە. ئەسڵان ئێمە کۆبوونەوەمان نەبووە، هیچ کۆبوونێکمان لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی نەبووە تا داوا بکەین یاخۆن ڕازی بین ئەو بڕگەیە لابن. بۆیە چەند ڕۆژی داهاتوو پرۆژەکە کە دێتە پەرلەمان لە دانیشتنی گشتی پەرلەمان تەسویتی لەسەر کرێ خەڵک ڕاستیەکان باشترە بینن. ئێمە لە کاتی تەسویتەکەش ئەتوانین هێزی خۆمان بەکاربێنین بۆی قەنەعەت بە هەموو پەرلەمانتارەکەی دەنگی بدەنێ. کاکەرم مستەفا سەنەت دەڵێت بڕیارە ئەم بڕگەی لە کۆبوونەوەی داهاتووە لا ببرێت. ئەگەر لا ببرێت هەڵوێستی ئەو چێ بێت؟ ئێمە سەیریکە لیژنەی دارایی 24 ئەندامیە، ئێمە یەک ئەندامانێ، یعنی کورد 4 ئەندامی دانێکی ئێمە دوانی پارتیە دانێکی یەکگرتووی ئیسلامیە. ئێمە بە هەموو هێزمانەوە هەوڵە دەین کە ئەو بڕگەی لا نەبرێ. بەڵام خۆش تا نەزانن یعنی ئەمە بەدەنگدا نەکرێ. ئەگەر لە حاڵەتێکە
دەنگدان کرا و دەنگی پێویستی نەهێنا لە لژنەکە و شتێکی ترە بەڵام ئێمە ئێمە بۆی لە کاتی دەنگدانەکە هەوڵمان بۆ داوە بڵێ و ئێمە ئەتوانی لە ڕاستی عیلاقاتی سیاسیمان فراوانترە بۆی فراکسیۆنەکانی تر نان و پیاز بەمەوە نەخۆن ئێمە عیلاقاتمان فراوانترە بەرژەوەندی هاوبەشمان لەگەڵ هێزەکانی تر هەیە علاقاتی تاریخیمان لەگەڵ هێزەکانی تر هەیە ئێمە ئەتوانی قەنەعەت بە هێزەکانی تر بکەین لە ڕاستی لەگەڵمانە بن بۆ ئەوەی ئەم خاڵە تێپەڕێنین. باشە کاکاروان هیچ کەسێک نکوڵی لەوە ناکات کە گێڕانەوەی پاشەکەوتی موچە کارێکی باشە و زەڕوریشە لە ئێستاە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام پارەی پێویست تەرخان نەکراوە بۆ ئەم بەرگەیە ئێوە کاتێک بیرتان لە بەرگەکە کردەوە بیرتان لەوە کردوێتەوە کە چۆن پارەی پێویست یاخود چۆن جێبەجێ بکرێت ئەم بەرگەیە خاڵی یەکەمەوە بوو مەبدەئیە نەمە بچەسپێت لە یاساکە بۆ ئەوەی پاشکەوتی موچە ببێ بە بابەتێکی یاسایی و بە یاسا بکرێ و لەوەی کە ئەفەوتێ نافەوتێ ماوە نەماوە حکوومەت پابندە بۆی بیداتەوە نەیداتەوە ئەمە لە مەرحلە هاتە دەرەوە ئەمە زیندوو کرایە بوو بە بابەتێکی یاسایی. خاڵی دووەم دەبێ مەمعالەجە بکرێت تەخسیساتی بۆ بکرێ ئایا تەخسیساتەکە لە زمنی پشکی هەرێمی کوردستانە یاخود حکوومەتی عێراق خۆی جێیەکاتەوە لە هەموو حاڵەتێکە ئەگەر لە زمنی بودجەی هەرێمی کوردستان بێ دەبێت دیاری بکرێ بەڕوونی و ئەگەر حکوومەتی عێراق خۆی بیدا دەبێت دیاری بکە بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە ئەوەیە کە دەبێت حکوومەتی هەرێم لەو پارە بیدا کە لە موازنە بۆی دیارێکرێت پشکی خۆی کێشە دروست ناکا بۆ ئەو کاتە دەبێت حکوومەتی هەرێم لە ڕاستیە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم یعنی دانیشن بیرێک لەوە بکەنەوە کە ڕێنمایی تایبەت دەرکەن و بەرنامەیەک دانێن بۆی بتوانن چۆن ئەم پاشکەوتە بدەنەوە. یعنی حکوومەتی هەرێم لە ڕابردووش دەیتوانی لە ڕاستی مەمعالەجە بکە. یەکێک لە کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ خەڵک زۆر جار ئەڵێ پارەی کارەبا نادرێ پارەی ئاو نادرێ قستی یەکەکانی نیشتەجێبوون کە کاتی خۆی سندوقی نیشتەجێبوونی حکوومەت بۆ لای فەرمانبەران ماوە یعنی ئەتوانرا ئەژمارێکی بانکی بکرێتەوە هەر فەرمانبەرێک چنێ پاشکەوتی لای حکوومەتی بخرێتەوە ئەو ئەژمارەوە و ئەم ڕقەمە ئاڵەگۆڕی ڕقەمە بەکار بهێنرایە قەرزی کارەبا قەرزی ئاوە قەرزی ئەوەی کە قەرزی حکوومەتە لای فەرمانبەر بدرێتەوە ئەمە ڕقەمێکە یعنی ئاڵەگۆڕەکەوە هاتوچووەکە لە بینی حکوومەت و با بڵێن ئەوەی کە ئەو فەرمانبەرەی کە قەرزی پاشکەوتی لای حکوومەتە بەڵام ئەوەی تا ئێستا نەکراوە حکوومەتی هەرێم لە ڕاستیە کەم تەرخەمی بووە دەبوو حکوومەتی هەرێم ئەوە بکە و حکوومەتی هەرێم ڕێوشوێنی زۆریە توانێت بە جۆرێک لە جۆرەکانەوە مەعالەجە کەوەم پارە بگەڕێنێتەوە. باشە کاکاروان پێتان وایە گۆڕانکاریەکانی بودجە پەسەند بکرێت؟ ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە وەلای ئێمەوە گرنگە دووسێ خاڵە کە بەکەم مەسەلەی پاشکەوتە دووەم ئەو بودجەی بۆ هەڵەبجەیە سێەم ئەو خاڵەیە کە داوای گرنتیمان کردووە جیاوازی لە بین پارێزگاکانە نەکری ئەوەی کە باش شتێک ڕوون بێ لای خەڵکی کوردستان ینی زۆر جار ئەم دوایانە زۆر قسە کرا کە یەکێک دەستەواژەی خیانەت بەکارهێنێ یەکێک دەستەواژەی چی بەکارهێنرێ خۆی لە ڕاستی ئێمە کە چوونێ ناو پرۆژە یاسایی بودجەوە گفتووەکان دەستی پێ کرد هەرێمی کوردستان لە قەیرانێکی قوڵی بێمتمانەیی و قەیرانێکی قوڵی سیاسی بوو بینی ئێمە و پارتی یەکێتی و پارتی گەیشتوو بە لێکترازان و تیمی یەکێتی بایکۆتی حکوومەتی کردبوو و وەفدی حکوومەتە هاتە بەغا بۆ موازنەوە بۆ ڕێکەوتن لەسەر نەوت نوێنەری یەکێتی تیانە بوو لەبەر ئێمە بەم دۆخەوە چوێ ناو گفتوگەکانی موازنەوە بەداخەوە و چاوەڕوان ئەکرا کە بەم شێوەیە بەم ناکۆکیانە و بەم کێشانە لێی بینێ دەرەوە چونکە ئێمە کە چی ناو پرۆسێک و یەکگردوونی یەک دیدمان نییە یەک وەرەقەی هاوبەشی مفۆزاتمان نییە یەک تیممان نییە و قسەی هاوبەشمان نییە پێش کۆبوونەوەکان بە دڵنیایی ئەومەی لێکەوێتەوە ئێمە سەرباری هەموو تێبینیەکان لەسەر حکوڕانی لە هەرێمی کوردستان لەسەر پەیوەندیەکانی یەکێتی و پارتی بەڵام پێم وایە هەرێمە مڵکی هیچ حەزبێک نییە تا بەڕق و کینەوە تەعامل بکەین پێمان وا بێزەرەری لە هەرێمی کوردستان بدەین لەبەرەوەی پارتی حزبی حکومڕانە ئێستا زەرە لە پارتی دەین نەخێر ئێمە پێمان وایە هەرێمی کوردستان مڵکی هەموو خەڵکی کوردستانە هەموو خەڵکی کوردستان بەبێ جیاوازی قوربانیان بۆ داوە و ئێمە دژی هەموو هەوڵێکین کە بێوێ هەرێمی کوردستان تحجیم بکە و قوارەی هەرێمی کوردستان بچوو بکاتەوە. لە پرۆژە یاساکەدا هاتووە هەر پارێزگایەکی ناڕازی لە هەرێمی کوردستان ئەتوانی ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ حکوومەتی فیدراڵا بکات. ئێوە مەبەستانە سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ مامەڵەی لەگەڵ حکوومەتی خۆی ئەزانی چۆنە ئەمە بەو شێوەیە نییە ئێمە وتمان ئەولوێت بۆ مەعاش بێ لە هەرێمی کوردستان
خۆتان زانن کێشەی گەورە لە بینی یەکێتی و پارتی بەداخەوەکەوەی پێوترێ زۆنی با بڵێن سلێمانی و هەولێر سەوز و زەرد ئەوە بوو کە کێشەی مەعاش بوو لە بانکەکانی سلێمانی سویلەی نەقدی نەبوو پارە نەبوو مەعاش دواکەوت ئەمە داوای زمانێکمان کردو کە ئەولوێت بۆ مەعاش بێ مەعاش نەبێ بە قوربانی منملانەی سیاسی و ئەو ئیتری زەمانەتێکە بۆ ئەوەی کە جیاوازی نەکرێ یعنی ئێستا لە قانونە نەس زۆرە مەسەلەن لە قانونە ئەوەی ڕەشە لە خەڵک بدا مەسەلەن عقوبەکەی ئەوەیە ئەوەی پیاو بکوژی عقوبەکەی ئەوەیە شەرنی هەموو کەسێک بچێ پیاو بکوژێ سزا بدرێ و ئەم یاسایەش ئەم مادەیەش کە ئەدراج کراوە مەرج نییە حکوومەتی هەرێم جیاکاریکە یعنی بەنیازی ئەوە جیاکاریکە جێبەجێ بکری حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بەو شێوەیە تەسەڕف بکات باش ئەی بۆ یەکێتی داوای ئەمەی کردووە ئەمە بێ وەکو زەمانێک بێ لە ڕاستیە من پێم وتی ئێمە بەداخەوە بە شێوەیەک چونە ناو گفتوگۆی بوجەوە تا ئێستەیشە ئەو ڕۆژەی کە لە بەغدا گفتوگۆ گەرم ووە لەسەر شایستە دارایەکانی هەرێمی کوردستان لە لژنەی مالیە لە پەرلەمانی کوردستان شەڕی زۆر ناشرین بووە ئاژاوی زۆر ناشرین بووە یعنی ناتوانی تۆ بڵێ قەینا من لە پەرلەمانی کوردستان شەڕ لە پەرلەمانی عێراقی گرتووە بوو ناتوانی بڵێ من تیمی بایەکەتی بایکۆتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کردووە نەخێ لە بەغا ئێمە و پارتی یەک هەڵوێسە بین ئەمانە ینی ئەگەر ئەوترێ دروشمی سیاسیە بۆترێ ئەمە کێشەمانی لە بەغا سەرباری هەموو کێشەکانی گردووی نەخێر بەو شێوەیە نییە ئێمە بەم دۆخەوە چونێت ناوازنەوە ئەم دۆخە لایەزال بەردەوامە یعنی هێشتا ینی داواتان کردووە مەبەستانە یا خودوەکو کارتێکی فشار بەرامبەر پارتی بەکاری نا کارتی فشار نییە ئەم بیاس ئەم مادەیە ئەدراجەکرێت ئەبێ بە قانون کێ ئەڵێ ئێمە وەزعی ئێمە و پارتی سلێمانی و حکوومەتی هەرێمەگا بۆی کە پەنا بۆ مادەی ببرێ و ئێمە کێ ناڵێ ینی بە شێوەیەک بە جۆرێک لە متمانە دروست بێتەوە حکوومەتی هەرێم وا تەسەڕفکە ینی پێویستی شەوا تەسەڕفکە بێ بە حکوومەتی هەموو کوردستان لە خانەقینەوە تا زاخۆ حکوومەتی هەموو خەڵکی کوردستان بێ لەبەرەوە پێویست بە حساسیت ناکات لەگەڵم مادەیە لە ڕاستیە و ئەوەشی کە ئەوترێ ئەگەر حکوومەتی عێراق لە حاڵەتێکە بڵێن حکوومەتی هەرێم جیاکاری کرد بە عەدالەت پارەی تەوزیع نەکرد بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆ ئەبێتەوە بە کۆی دەنگ داوا لە حکوومەتی عێراق بکا بڵێ حکوومەتی هەرێم جیاوازیمان لەگەڵاکە حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق لە پشکەکەی هەرێمەی بڕێ بە پێ ڕێژەی دانیشتوانی نێرێ بۆ سلێمانی ئەمە معنای دوو ئیدارەی یاخود یاکردنەوەی پارێزگای سلێمانی نییە من خۆم بەڵام ئاگاداری وەکو ڕەخنەیەک ڕۆبەڕوویەکێتی بووە من خۆم نا ئەزانی چۆنە خۆی خەتەرە گەوراکە لەسەر پارچە پارچەبوونی هەرێمی کوردستان نە پرۆژە یاسای بودجەیە نەو کێشانەی بەم دوایە لە بەغا ڕوویدا خەتەری گەورە ئەم ناکۆکیانەیە لە بینی یەکێتی و پارتی و حزبەکان هەیە ئەم لێکدا بڕان و ئەم ناسق بێسقەیە لە بین یەکێتی و پارتی هەیە خەتەری گەورە خەتەری ناخۆییە لەسەر هەرێمی کوردستان خەتەری گەندەڵیە خەتەری ناتەواییە خەتەری بێسقەیە خەتەری پەردبوونە ئەمانە خەتەری گەورن موازنە خەتەر نییە ئەو مادەی کە باسێکەین گرنتی بدا بە پارێزگاکان جیاکاری خەتەر من بۆ خۆم بە شخصی وەکو ڕێی خۆم زۆر جارتومە دوو ئیدارەی کفرێکی سیاسی گەورەیە کفرێکی نەتەوەی گەورەیە بۆ کورد و بۆ یەکێتیش چونکە مێکێتی قوربانی گەورەمان داوە سازشی گەورەمان کرد خۆ بۆ ئێمە بیرمان نەچوە مامجلال خۆی تاق و تەنیا لە گەرمە شەڕی ناخۆ بە سیارێک و چێ بۆ لای کاک مەسعود سەردان کاک مەسعودەکە بۆی ئاوێکا بەسەر ئاگری شەڕی ناخۆ ئەم حکوومەتە یەک بگرێتەوە هەرێمی کوردستان بێ بە یەک پارچە یەک هەرێمی کوردستان یەک حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە ئێمە بەو ئێستش بەو ئاراستەیە ئیشەکەین بەڵام ئەمە ناکا بەوەی کە ئێمە پەرۆشی یەک پارچەی هەرێمی کوردستانین غەدریش قبوڵ بکەین لە ڕاستیە ڕێگە ڕاستەکە ئەوەیە تەخوین و مزایدەی سیاسی بێ بەلاوە بنین یەکێتی پارتی دوو هێزی بەرپرسیارن یەکیان ڕەنگە بەرپرسیارەتەکەی زۆرتر بێ لەبەرەوە زیاتر جومگەکانی حکوومەتی لای قۆرخی کردو یەکیان ڕەنگە کەمتر بێ بە ڕێژەیەک زیاتر کەمتر بەڵام یەکێتی و پارتی دوو هێزی بەرپرسیار لە چارەنووسی خەڵکی کوردستان و یەکێتی و پارتی دوو هێزی قاڵبوون دوو هێزی خاوەن مەسئولیەتن پێویستیان بە مزایدەی سیاسی نییە نابێ بە مزایدەی سیاسی و شەڕی فەیسبوک و ئەعلام کێشەکانیان چارەسەر بکەن ئێمە لامان معلوم بوو کە بەم وەزعەوە ئەچینە پرۆژە یاسای بودجەوە نەتیجەکەیەتی و دوایەمەش یاسای نەوت و غازیە دڵنیا بە یاسای نەوت و غازیش لەمە خراپترە بێ و وەزعەکانی تر لە پەرلەمان لەمە خراپترە بێ خۆیمە بینیمان ئەم کێشەیە لەکەیوە دەستی پێکرد لە یەکەم دانیشتنی پەرلەمانەوە فراکسیۆنی پارتی ئەمەی جێهێشت ڕۆیشتە ناو دەستەی سەرۆکایەتی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان چونکە جێگری دووەمیان بەرکەوت بوو
دواتر ئەمە درێژەی کێشا بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار دواتر درێژەی کێشا بۆ تعدیلی یاسای هەڵبژاردن بەهۆی ناکۆکیەکانی یەکێتی و پارتی ئێمە و پارتیوە زەربەی گەورە لە کەرکووک درا زەربەی گەورە لە چارەنووسی ناوچەدا بڕێدراوەکان درا لە پرۆژە لە تعدیلی یاسای ئینتیخابات لە عێراقا لەبەرەوە یعنی تا ئێستا ئەم زەرەرانە دراوە ئەم ناکۆکی یەکێتی و پارتی ئەم کێشانەی قوڵ کردوێتەوە لە بەغا دڵنیابن ئەگەر ئەم کێشانە چارەسەر نەکرێ یەکێتی و پارتی لە هەرێم کێشەکانیان چارەسەر نەکەوە پارتی ئەبێ دەستپێشخەری بکە حکوومەت لای پارتیە سەرۆکایەتی هەرێم لای پارتیە جوگە ئەساسیەکان لای پارتین و وەکو لایەنە سیاسیەکەش وەکو تەمەن وەکو ئەزمون کاک مەسعود با بڵێن وەکو تەمەن لە قیادەی حزبەکانی تر تەمەنی زیاترە ئەزمموی زیاترە موقعەکەی دیارترە ئەبێ کاک مەسعود دەستپێشخەری ئەو دەستپێشخەری کردووە ئەبێ بە فعلی ئەو دەستپێشخەری ئەگەر نەکرێت پێم وتی ئێمە لە 2020ەوە 21ەوە کە یەکەم دانیشتنی پەرلەمانە یەکەم دانیشتنەوە کێشەکانمان قوڵ بۆتەوە دابش بووین بەسەر ئیتاری تەنسیقی و سەدرریەکان سەرۆکایەتی پەرلەمان بەبێ ئێمە کرا هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار بە کێشە و چنەوەم پرسەوە وە دواتر تعدیلی انتخابات قانونی انتخابات زەرری گەورە لە کەرکووک درا بەهۆی ئەو سازش و بەهۆی ئەو سەفقە سیاسی کە کرا ئەمە بەردەوامە بێ ئەوە نیگەرانیەکان لەسەر پرۆژە یاسای بودجێکە پارتی هەیەتی دڵنیابن ئەرکە قورسەکانی ترمان کە چاوەڕێمانە کاگەر بەم شێوەی بەردەوام بین زەرری گەورەتر بەر هەرێمی کوردستان دەکرێت باشە کاکاروان بۆ گێڕانەوەی یاخود بۆ بڕگەی گێڕانەوەی پاشەکەوتی موچا و لەگەڵ مامەڵەکردنی ڕاستەوخۆی پارێزگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵی فراکسیۆنی یەکێتی ڕای سەرکردایەتی یەکێتی وەرگرتووە یاخود ئاگادارە لەم بڕگانە ئێمە یعنی هەندێک پرسەیە قەراری مەرکەزی وەرگری قەراری مەرکەزی بە ئێمە وتری لە ڕێ و ڕێوشێنە حزبێک کە هەیە بە سەرۆکی فراکسیۆن بە جێگری فراکسیۆن یا هەر هەواڵێکی تر لە فراکسیۆن کە پێویست بکە لەو لژنەیە هەیە بەڵام من هێشت پەیوەندی بە مافی خەڵکەوەیە من یەکێتی ئازیشم باتێ مەکتەبی سیاسی لەو فەڕەزن کە ئەوە ناکە بڵێ ئەوە لەگەڵ مادەی پاشکەوتی موچەنە خۆم بە قەنەعەتی خۆم لەگەڵیە لەبەر من پەرلەمانتارم یعنی کاتە بە سەربەخۆ ئەو بڕگەی زیاد کراوە لەلایەن سەربەخۆ نیە بە قەراری حزبیمان قەراری فراکسیۆنە چونەتە لای سەرۆکی پەرلەمان لە ناو دانیشتنی گفتوگۆ لەسەر پرۆژە یاسای بودجە ئێمە تەرحمان کردووە لۆبیمان بۆ کردووە ئێمە سعاتی ئەخیر لەوێ بووین یعنی گەیشتووە بۆ چەسپاندنی ئەو بڕگەیە یعنی تکامان لە پەرلەمانتارەکان کردوانەی کە هی لایەنەکانی تر پێکاتەکانی تر تکامان لێ کردوون کاکە هاوکارمان بن ئەم بڕگەیەمان بۆ زیادکەن مەسەلەی بودجە ئەوەی کە بێ ڕوونکەوێت بۆی پەیوەندی بە مادەی 14 مەسەلەی نەوت یەکەم ڕێکەوتنی نەوتێکێتیتیانە بوو دووەم وەفدی حکومەت بۆ ڕێکەوتن لەگەڵ میزانیە یەکێتیتیانە بوو سێەم ئەم وەرەقەیە هی یەکێتی نەبووە برادرانی پارتی کە جێگری سەرۆکی لیژنەی مالیە و ئەندامێکیانەیە باش ئاگادارن ئەم وەرەقەیە هی کێ بوو ئەمە پێشنیازی ئەمە نەبووە و ئێمە لەگەڵیان نەبووین زۆر سپاس بۆ بەڕێز کاروان یاروەیس ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ تێبینی و ڕوونکردنەوەکانت سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون خواتان لەگەڵ